بقورآن ئێرە ڕێکی زۆر ناخۆشە ڕۆژانە هەفتەی جارێکەوە حادیسە هەر لێ ڕوودەدات داوامان لە حکوومەت هەرێمی کوردستانەیە ئەو بینی با بڵێن سێ وڵات عێراق و ئیرانە و تورکیە و هەمووش بەسا و ڕێدا دێو دەچیت داوامان لە حکوومەت هەرێمی کوردستانەیە بۆمان چاچ کاتەوە و ڕێگایکی زۆر ناخۆشە ئەوەی تایبەت بۆ سارەی بچووک چونکە ئەوەی دەکەوێتە ناو سنووری کە لە وەکو دەبینە ناوەڕاستی شەقام دەرهاتەوە بۆ سارەی کچکە مشکلەی بەخوای ئەمن ئەوێ ڕۆژتوتمە بەردەڕەش لای بەردەڕەش و ئەو لای بەخوای دووجار بنزیکی عەدی گرتووە سارەی گچکە زۆر دەرهاتەوە داوامانەیە لە حکوومەت هەرێمی کوردستان لۆمان چاش کاتەوە ڕووداوات چۆ دەبینی لەو ڕێگا کەتە پێش بە قورآن ئەمە ڕۆژانە لەو ڕێگای هەرێ وەڵای هەفتەی جارێک هەر دەبینین ئەگە بەسەریش دانین لە موبایلەکە هەر دەبینین داوا دەکەن ئەوە نۆژەن بکرێتەوە پەلەش بکرێت لە تەواوکردنی دووسایدی کەلک بەردەڕەش داوامانەیە لە حکوومەت کرد ئەو دوو سایدەمان زۆر زوو بە زووترین کات لۆمان تەواوی کە بەڕاستی ئەو ڕێگایە زۆر ناخۆشە زۆر مەمنونی حکوومەت هەرێمی کوردستان ئەگە پەلەمان لۆ بکات سپاس دەکەم مەمنون